دیارە خۆتان نەزان دوێنێ وەزارەتی ناوخۆ بڕیارێکی دەرکرد بۆ ماوەی 48 کاتژمێر قەدەغەی هاتوچۆی زیاتر تونگتر کردەوە ڕێوشۆنەکان زیاتر بگیرێتە بەر ئەمیش بە بەبستی ئەوەیە سەلامەتی گیانی هاوڵاتیان پارێزین و زۆر سوپاسی هاوڵاتیانەکەین کە زۆر بە باشی پابندی ئەو بڕیارە بوون بۆ پابندی ڕێنمایەکانی هاتوچۆن و ئەبێ ئێمە هەموو کاتی ئەوەمان لەبیر بێ ئەگەر هاوڵاتیان بەو شێوە پابند نەبوونایە لەوانەیە هێزە ئەمنیەکان نەیانتوانێت بەم شێوەیە ئیشەکانی خۆیان بکەن بۆیە لە پێش هەموو کەسێ بێ سوپاسی هاوڵاتیانی بەڕێزکەین. دیارە جەنابی کاقوبات بە 24 ساعتی لە سەرخەتە لەگەڵمان چی لە ڕێی تەلەفۆن چی لە ڕێی کۆبوونەوەکانی ئێستا جەنابی هات کۆبوونەوەیکی لەگەڵ ئێمە کرد هەم دەستخۆشی هەبوو بۆ هەموو دام و دەستگا خزمەت گوزاریەکان بۆ هاوڵاتیانی بەڕێز بۆ دەستگا ئەمنیەکان و ئەوەیشی پێویست بێ بتوانین ئێمە ئێوارە کۆبوونەوەی ترمان هەیە بتوانین چی باش بێ چی لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ ڕێکاری تر بگرینە بەر بۆ ئەوەی بتوانین هاوڵاتیانیش بێزار نەبێ. خۆی وەک پێموتی هاوڵاتیان باش پابند بوون بەوە و هێزە ئەمنیەکانیشمان بە باشی دابش کردووە بەسەر هەموو کۆڵان و گەڕک و شوێنەکانە بۆ ئەوەی ئامۆژگاری هاوڵاتیان کەن بە شێوەیەکی ڕێکوپێک و ئیلتیزام بەو بڕیارەوە بکەن. ئێمە هەر لێرەوە داوا لە هاوڵاتیانی بەڕێزەکەین پابندن بەو ڕێنمانەوە ئەمە لە بەرژەوەندی ئەوانەوە داوا لە هێزەکانیشمانەکەین سەررجەم هێزەکانمان ڕێز لە هاوڵاتیانی بەڕێز بگرن و هیچ کەسێک کارێک نەکات دڵی یەک کەس عاجزکە ئەوەی کە هەیە بە شێوازێکی ڕێکوپێک پێیان بڵێن و بۆی هاوڵاتیانی زیاتر پابندی ڕێنمایەکان بن.